حتی ده جلای برپرسن هرمه و پرسا ریفراندوم و سرخوبونه گرمتر لیدهتن لی حتی نوکا او کمیتا بریار بو بهتا چکرن بو او پرسن هاتی آماده کرن و نونرین پارتین سیاسی جی نهات ندیاری کرن پیفدار سرکاتی هرمه دیار دکتن پشتی بکینانا او کمیتا حفشا لانن سیاسیان هرمه اکم کار ده سردانا بغدا کن بو دانستاندنا او پرسه و دیار دکتن بغداد به خوش پرسن دناوارا خو هرمه دا بدانستاندنه چاره سر بکت لی او کمیته که باز کرا او کمیته چاوەڕێی وەڵامی لایەنەکانین بۆی لایەنەکان نوێنەری خۆیان و بابەتەکان بنێر درێژتا ینی ئەو تەفاسیلانە ماوەتەوە کەی ئەو ینی هەموو پاکێجەکە ئامادەکرا ئەو برادرانی کە مکەلەفن بە ئیشی ئەو کمیتێ بێگومان ئەوان ئەو بابەتە ڕائەگەیەن. سەرۆکی جواتە پارێزگەها کەرکووک دەبێژتن بێی کەرکووک ڕێفراندومی هیچ ڕامانێک بوونینە و دەبێت یەکەم جار کار بهێتەکردن بۆ هەندێک و کەرکووک بهێتە سەر هەرێمێ و پاشیژی پشکداری پرسا ڕێفراندومێ ببیتن دەگەر هەرێمێدا. ئێمە ئەوەی کە هەڵبژاردنەکان ئەگەر بێتە ئیشارەتێک هەڵبژاردنەکان تا ئێستا کورد زۆری نەبووە لە هەرچی ئەنجومەنی پارێزگای کرد بێتی پەرلەمان بێ بە سێ خولی یەک لە دوای یەک ئەمما لە ئەوەی تریش کە باسی لێ کردێت چاوەڕێکین بزای نەتیجەکەی چۆن دەبێت. ڕێڤەبەرە گشتیە لە قەهەولێر یا کۆمیسیۆنا بلندە هەلبژاردن و ڕاپرسی دەبێژتن حکوومەتە هەرێمێ نوکەیە ئامادەیە بۆ ئەنجامدانە هەر ڕاپرسی و هەلبژاردنێکیە و چاوەڕێ دەکات هەر کاتێک بە ڕسمی تەکلیفی لێ بکرێت ئامادەیە هەر جۆرێکی هەڵبژاردن یاخود ڕیفراندۆم بۆ هەر پرسێک بۆ نمونە بۆ پرسی سەربەخۆیی بێت یاخود بەیانی کار لەسەر بۆ نمونە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بکرێت کۆمیسیۆن ئستاداتی تەواوی تێدا هەیە و ئەوەی جێگەی خۆشحاڵیشە ئەوەیە کە لە ڕووی داراییشەوە حتا حدێکی زۆر باش حکوومەت ئستعدادی خۆی نیشان داوە. بەریان نوکە زیاتر لایەنên سیاسی بۆ پرسا ڕێفراندومێ سەردana êkûdû dikirin lê nûka zêdetir li zanîngehan behs lê dihêtekirin û ev dîbeyte jî li zanîngeha Lubnanî Fransî ji bo çendîn mamostayên zanîngehê digel parlamentar û yasanasan da hate encamdan. Eyas Abdullah NRT Hewlêr.